وەڵامی 120 ڕۆژ بایکۆتی مامۆسایان بۆ وەزارەتی پەروەردە جارێکی دیکە بایکۆت و درێژەدانە بە خۆپشاندان. ئێرە سلێمانیە بە هەزاران مامۆستا دژی هەڕەشە و فشارە حیزبی حکومیەکان هاتنەوە سەر شەقام و ڕایان گەیاند بایکۆت تەنها بە جێبەجێکردنی داواکاریەکانیان کۆتایی پێدێت. ئێمە وەکو مامۆستایانی ناڕازی بە هیچ جۆرێ سازش ناکەین لەسەر مافەکانمان لە ئێستاە تەنها ماف نییە شەڕی شکۆیە کەرامەتە ئیرادەیە ئەبێ هەموو مامۆستایان یەکدەنگ و بوێر لەسەر مافی خۆیان بە هیچ جۆرێ سازش نەکەن سەرباری ئەوەی کە حکومەت هیچ مافێکی دابین نەکردووە بەتەمایەتی بە هەڕەشە و گوشار و سزادان مامۆستایان وا لێ بکەن ناچار کە بچێتەوە هۆڵەکانی خوێندن. مامۆستایان زۆر دەمێکە تەسحیان داوە زۆر دەمێکە زۆر زەبر و زەنگیان قبول کردووە زۆر ستەمیان قبول کردووە لەبەر خاتری میلەتەکەیان لەبەر خاتری نیشتیمانەکەیان بەڵام لە ئێستادا بەڕاستی چیتر لەوە زیاتر ناتوانین هیچ شتێ لە حکومەت و دەسەڵات قبول بکەین هەتا داواکاریە سەرنجەکانی مامۆستایان جێبەجێ نەکەن. بیرکردنەوەی پەروەردەیی نییە ئەم حکومەتە و چارەسەری زانستی نییە بۆ کێشەکان بۆیە ینی ئەم ئەقڵێتی کە پێی وایە مامۆستا قەڵەمی پێ تۆ بە فشار ئیشی لەسەر کەشکی دەهێنێەوە ئەمڕۆ ئەو قەرەباڵغێ زۆری کە جێگانیە ئەی سەلمێنێک کە مامۆستا سەر شۆڕ ناکە و ماندووش نابێت. لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا بۆ بەردەم پارێزگای سلێمانی تەنها دروشمی بایکۆتیان دەوتەوە. هەرچەندە پەروەردەی سلێمانی بە زمانی هەڕەشە چەند قوتابخانەیەکی کردوتەوە بەڵام لە کۆی 1408 قوتابخانە دەرگای زۆرینەیان داخراوە. ئێمە وەک چۆن پێشتر باکمان بە فشار و چاوەشەکاری و سزادانی ئیداری و دارایی و هەڕەشەکانی دەسەڵات نەبووە بۆ لەمە و دواش ئاوڕیان لێ نادەینەوە و بەورێکی بەهێزترەوە بەردەوام دەبین لەم خەباتە مەدەنیە فراوانە. دوای 120 ڕۆژ لە بایکۆتی هۆڵەکانی خوێندن و خۆپیشاندان و ناڕەزایەتیە فراوانەکان ئەوە ڕوون بۆتەوە کە دەسەڵاتدارانی هەرێم باشیان بە پەککەوتنی پرۆسەی پەروەردە و خوێندن نییە بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و قەزای کۆیی سەر بە پارێزگای هەولێر درێژەدان بە ناڕەزایەتیەکان و زامنی چارەسەربوونی ڕیشەی کێشەکانمانە بۆیە بە هیچ شێوەیەک سازش لەسەر ماف و داواکاریەکانمان ناکەین و درێژە بە بایکۆت و ناڕەزایەتیەکان دەدەین. ئێستا چاوی مامۆستایان لەسەر هەمواری یاسای بودجەی فیدراڵی و ناردنی موچەی فەرمانبەران و مامۆستایانە بەجیا دەڵێن هەر کاتێک ئەوە پەسەند بکرێت و موچەی فەوتاوی سێمانگی کۆتایی ساڵی 2023 پێ بدرێت و وانە بێژان دابمەزرێن ئەو کاتە کۆتایی بە بایکۆت دەهێنرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.